وڵای ئێمە بە هەموو شێوەیەک دژی ئەو پەلامار و هەم بە فڕۆکە و هەم بە هێزی زەمینی بە پێی معلوماتی کەمانە لە دوونێەوە بە هەموو شێوەیەک دژین وەم وەکو تاکێکە بەشێک لە حزب لایەنە سیاسیەکان بە هەموو شێوەیەک ئیستنکاری دەکەین و پێشمان ناخۆشە لەبەرەوەی بەڕاستی ئێستا کە بوویتە زەرەر و زیانێکی زۆر بەتایبەتی لە ئەو گونیشانانە و ئەوانە مای خراپە. وەڵا سەرەتا ئێستا ئەمە بەیان نامە و شتمان دەرکردیە کۆبوونەوە لە ڕێیە و ئەگەر وها بەردەوامی ئەو ئانە و احتیمالە ڕێپێوانیش بکەین لە ئێستاوە زۆر زەڕۆرە ینی ئەگەر بێت و کوردیەک نەگری احتیمالە تووشی کارەساتی زۆر گەورە دەبینینەوە بەڕاستی ئەگەر ئێمە وەکو حزب لایەنە سیاسیەکان بەبێ هەموو شتێک بەڕاستی بەبێ ڕەچاوکردنی حزبی و ئەوانە ئێستا زۆر زەڕورە کورد بتوانین ئەمە ئەوڕۆکە هەموو لەسەر یەک سفرە دانیشین کۆبینەوە یەک ڕێی بین بۆی بتوانین کێشە و ئەوانێک لەو مەنتیقەیە ڕووداتن بربەستی لێ بکەین. سەرەتا ئێمە وەکو پارتی سربەخۆی کوردستان زۆر نیگەرانین کە لەو لێشکردکێشی تورکیا هێناوێتیە کوردستان و بردومانی کوردستان دەکا و ناڕازایی خۆشمان دەردەبڕین بەرامبەر تورکیا جێگای داخە کە تورکیا ئێستا کە بە قوتێکی زۆرەوە هاتووە قوتی هێناوەتەوە باشووری کوردستان و دەیەوێ لەشکردکێشی بکاتە سەر برا کوردەکانمان یەکێتونێتی وەڵی ئێمە وەکو پارتوسا لایەنە سیاسیەکانی ترەوە ناڕازایی خۆمان دەردەبڕن هیوادارین پارتە زلهێزەکانیش هەر وەکو پارتە دەسەڵاتدارەکانی کوردستان بتوانن ناڕازایی دەربڕنەوانیش بەرامبەر بۆ لەشکردکێشی تورکیا یەکبوونی هێزە سیاسیەکان دەتوانێت ڕێگری بکات لەو لەشکردکێشی تورکیا.